ئێوەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان بەرواری 19 نیسانی 2023 لە چەند بابەتێک پێکهاتووە. سەرەتا سەبارەت بە زیادبوونی دیاردەی بێڕێزی و سوکایەتیکردن بە مرۆڤەکان لە کوردستاندا بابەتمان دەبێت. پاشان لە پێشوازیەکی ئایاردا بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و بەرنامەمان دەبێت و لە سەبارەت بە ئەنفال و بەتایبەتی یادکردنەوەی ئەنفال لەلایەن دەسەڵاتداران و هەڵس و کەوت و کاردانەوەی قوربانیان و کەسوکاری قوربانیانی ئەنفال لە بەرامبەر ئەو یادکردنەوەنەدا بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن لەگەڵماندا. لاگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵێ بینەرانی ئازیز، وەک ئاماژەم پێدا کە کۆمەڵێ تەوەرمان دەبێت لەم ڕۆدا سەبارەت بە بێڕێزی و سوکایەتیکردن بە ئەم دیاردەی کە لە کوردستاندا بوونی هەبووە و لە ماوەی ڕابردوودا دەبینین کە ئەمە تەشەنەی کردووە. ئەمەش بە دیاریکراوی لە دوای حاڵەتێکدا دێت کە یەکێک لە پارێزەرەکان کۆمەڵێک کەس دێرفێن و سەری دەتاشن بەو نیازەی کە سوکایەتی پێ بکەن و بێڕێزی پێ بکەن. وەک دەزانین ئەمە یەکەم جار نییە لە کوردستاندا حاڵەتێکی وەها ڕوودەدا، پێشتریش لەم جۆرە حاڵەتانە بوونیان بووە. چەندین حاڵەتی تری هاوشێوە بووە کە بەمەبەستی سوکایەتیکردن بە مرۆڤەکان، بەمەبەستی بێڕێزیکردن بۆ ئەوەی کە شەخسیەتیان لە کەدار بکرێت، بۆ ئەوەی کە سوکایەتیان پێ بکرێت، دەستبراوە بۆ ئەم جۆرە لە تونند و تیژیانە. ئەم ڕۆژ بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە چالاکوانی سیاسی جەمال شەریفمان لەگەڵدایە بۆ ئەوەی تاوتوی ئەم بابەتە بکەین. جەمال شەریف، ئێوەرەت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێدای. سڵاو ڕێزم هەیە بۆ خۆت و بۆ گوێگرانی تەلەڤیزیۆنەکە و زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەش. ئەمێ بپرسم کە جارێکی تر لە کوردستاندا ئەم دیاردەی بێڕێزیکردنە بە مرۆڤەکان بە مەبەستی سوکایەتی و ئیهانە پێکردنیان دووبارە لە کوردستانە ئەم حاڵەتانە ئەبینینەوە. بۆچی لە کوردستانە شایەتی ئەم جۆرە حاڵەتانە دەبین بەم ڕێژە زۆرە؟ لە کوردستان بەڕاستی هەر ڕێز لە ئینسان ناگیرێ، یعنی بێڕێزی و سوکایەتیکردن بە ئینسان کوردن هەر بۆ شتێکی زۆر، یعنی شتێکی وا کە خەڵک زۆر پێ ڕەناسڵەکێ کە بۆ شتێکی خەریکە بڵێم بۆ شتێکی تەبیعی. ڕۆژانە ژنان ئەکوژێ، ڕۆژانە خەڵک لەسەر شتی زۆر تافیک زۆر هیچ ئەکوژرێ. یعنی کەیتر کوشتنی ئینسان گەورەترین سوکایەتیە بە ئینسان، گەورەترین بێڕێزیە. جا کە ئەوە بۆ خەڵک ئاسایی، یعنی ئەوە لە لای دەسەڵاتداران هەوڵیان نابێ ئەوە ئاسایی بکەنەوە بۆ لای خەڵک. ئیتر سوکایەتیکردنی وەکو جنێودان و وەکو سەرتاشین و وەکو ئەم شتانە حتمما ئەهوانترە لە کوشتنی ئینسان. جا لەبەر ئەوە سوکایەتیکردن بە ئینسانەکان لە کوردستانە زۆر گەیشتۆتە حەدێکی زۆر بەرز. بەهۆی ئەوە خەڵک ئیتر وای لێ هاتووە کە ئەمە ئیتر بە فیتی دەسەڵاتداران و بە هۆکاری سیاسی و هۆکاری ئەو گەندەڵی زۆرەی کە بڵاو بۆتەوە لە کوردستانە وای لێ هاتووە خەڵک داهێنانەکە لە سوکایەتیکردنە. بۆ نمونە سەرتاشینی ئینسانە بۆ سوکایەتیکردنی یا سمێڵتاشین یا سەرتاشینی ئەمانەمە داهێنانە. یان سەیرەکەی لە مێدیاکانە، یعنی کە یەکێک بێت کۆمەڵی خەڵکی تر بیر و بۆچوونێکی دەرەبڕێ، کۆمەڵی خەڵکی کرە بیر و بۆچوونێ ئەویان پێ قبوڵ نییە، یعنی جنێوی وای پێیان ئەم جنێوانە بەڕاستی داهێنانی تایە، یعنی لە جنێوان و لە سوکایەتیکردنە داهێنان دروست بۆ لە کوردستانە. یعنی جنێوی وا درێت کە ئەگەر بێت و تەرجمەی بکەی بۆ زمانەکانی کە زۆر جار نە قاموس تەرجمەیەکە نە هیچ شتێک تەرجمەیەکە، یعنی ئەونا جنێوەکان بوو تایبەتن، یعنی ئەونا قرسن، ئەونا سوکایەتیە بە ئینسان. جا لەبەر ئەوە
بەداخەوە کە کۆمەلگای کوردستانیان بەرەو ئەوە بردووە کە ڕێز لە ئینسان نەگیرێ ئیتر بۆیە جۆرەها سوکایەتی ژێتە ئاراوە وەکوتیشم حتا داهێنانی تیاکەن یان سەرتاشی نەژێتێکە لەوانە هەروەکو جنێوانی کە لە میدیاکانیان بینی. کاتێک کە تەماشای تۆڕە کۆمەڵاتەکان دەکەی زۆر کەس سەرنجی خۆیان لەم بارێ و دەدەن و هۆکارەکی بۆ دەسەڵات دەگەڕێنەوە ئەڵەن دەسەڵاتێک کە خۆی بێڕێزی بەرامبەر بە مرۆڤەکان دەکات سوکایەتی دەکات وە زۆرێک لەو دیاردانەی کە دەبینرێت لەلایەن خودی دەسەڵاتەوە ئەنجام درراوە دەوترێت کە ئەمەی کە دەسەڵات خۆی ئەنجامیەدات ئاساییە بگەڕێتەوە بۆ ناو کۆمەڵگەش. ئێوە چەندێک هاوڕان لەگەڵ ئەم تێڕوانینەدا؟ بە بڕوای من ئەوە 100% لە یعنی کەسێک کە لێپرسراوی یەکەم بێ لەم دۆخەکە خەڵکی تێکەوتووە بە تایبەتی لەم سوکایەتی پێکردن بە ئینسان دەسەڵاتە چونکە دەسەڵات ئەگەر خۆیشی مباشیر نەچێت خەڵکەکە هانبا بۆ جنێودان بۆ سوکایەتی پێکردن لانی کەم بێدەنگی هەڵەبژێرێ ئەم بێدەنگیە یعنی پاڵپشتیکردنە بۆ ئەوە خەڵک هەیە کەسانێک گیان لە مینبەرەکانەوە سوکایەتی بە ئینسانەکەن دەسەڵات بێدەنگە بەرامبەریان لە میدیاکانەوە سوکایەتی بە ئینسانێکێ دەسەڵات بێدەنگە بەرامبەریان لە حتا لە پەرلەمانتارەکان لە ناو هۆڵی پەرلەمانە جنێوە بیسین لیان کەم کەس هەیە کە دەنگی تۆمارکراوی ئەو مەسئولی ئەم حیزب و ئەو حیزبی نەبینی بێکە جنێوی زۆر ناشرین ئەیەن بە نارانی خۆیان تەلەفۆن بۆ کەسێکە یا کەسێک تەلەفۆنیان بۆکە ئەیتر ئەمانە زۆر جار بەنهێنی تۆمارەکرێت زۆر جارش باشکرا تۆمارکرا و بڵاوش کراوەتە و یعنی کە ئیتر جاکە مەسئولی حیزب مەسئولینی حیزب ئەیکەن مەسئولینی حیزبی ژەمڕۆ لە کوردستان یعنی مەسئولینی حکوومەت یعنی مەسئولینی کۆمپانیەکان یعنی ئیتر حاکم بەدەست و دەسەڵاتداری کوردستان تر حیزب یعنی دەسەڵاتدارە کە بەداخەوە ئیتر لەوانەوە سەرچاواگرێ وەکوتم ئەگەر خۆشیان نیکەن یان ئەگەر خۆشیان مباشێتی ڕاستە و خۆ هانی کەسێک نێن بۆ جنێوانوانە لانی کەم بێدەنگن لە بەرامبەریە کە نە ئەو بێدەنگ بن بۆ نمونە ئەگەر بیرم بێ ساڵی پار بوو وابزانم کابرایەکی سەحەب کۆمپانیا ئەیوت من پارە ئەیەم و بە شەق ئیش بە کرێکارەکان مەکەم دەی ئەمە لە هەر وڵاتێکی ترا وایە ئەگەر تۆزێک ڕێز لە ئینسان بگیرێ لەسەر ئەمە لێپرسینەوەی لێکرا بەڵام کەس لێپرسینەوەی لێ ناکرد خەڵکانێک کە ئەو هەموو ژنە ئەکوژرێ لە کوردستانە ئەوانەی کە تاوانبارن یان ئەو هەموو جنێوە ئەدرێەوە هەموو سوکاتێ بە ئینسانێکرێ ئەو هەموو ژنا کوژرێ بەڵام تاوانبارەکان بە ئازادیە سوڕێنەوە یعنی لێپرسینەوە نییە لێیان بەڵێ بۆ تەیدە و قسەی ئێوە پێم خۆشە سەرنجی بینەرێک بێنمە سەر شاشەکە وش دەڵێ ئەگەر یاسایەک هەبێت و لێپرسینەوەیان لەگەڵدا بکات ئەو کولتوری کۆنەپەرستیە ئەوها تەماشا ناکرێت ئەوها تەشەنە ناکرێت ببوورە بەڵام ئەمە لێرەدا وەڵامی دەسەڵاتداران ئاماژە بکەم بۆ ئێوە ئەویش ئەوەیە کاتێک کە دەسەڵاتداران لە بەرامبەر ئەمەدا قسە دەکەن ئەڵێ بۆ نمونە ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر ئەڵێ لە شاری گەورەیە ئەمانە ڕوئەدات و زۆر دەسەڵاتداری تریش بەس شێوەیەک باسەکەن کە لەناو کۆمەڵگەدا ئەم جۆرە دیاردانە هەر بوونیان دەبێت سەرنجی ئێوە لەسەر قسانە چییە؟ بەڕاستی ئەمە یعنی نازانم پاساوێکی زۆر بێمانە قسەیەکی زۆر بێمانەیە وەکو ئەوەی کە ئەو هەموو ژنە لە کوردستانە کوژرێ کە ڕخنیان لێگیرێ بۆ وایە وەزعەکە ئەڵێن لە هەموو دنیا ژنە کوژرێ ڕاستە لە هەموو دنیا ژن ئەکوژرێ لە هەموو دنیا لەوانەیە سوکایەتی و بێڕێزی بە ئینسان هەبێ ئینسان کوشتن هەبێ شتی قێزەون هەبێ بەڵام فەرقێکی زۆر هەیە لە چاو ئەوەی کە لە کوردستان ئاکرێ و لە وڵاتانی تر لە وڵاتانی کە زۆر نادیرە یعنی زۆر بە دەگمەن ئەم شتانە ڕوئایە کە ڕووش ئەیە لایەنی پەیوەندیدار تەداخل ئەکاتیایە لێکۆڵینەوە ئەکا تاوانبار هێنێتە بای محکەمە و بە سزای خۆی گەێنێ بە گوێرەی یاسای وڵاتە بەڵام لە کوردستان جیاوازەکەوەیە کە هەم بێڕێزیەکە بە ئینسان زۆر بووە هەمیش کەس نییە یعنی بێت دیفاعی لە ڕێز و لە شکۆی خەڵک بکە بۆ نمونە ئەو هەموو خەڵکی بەتەمەنانەی کە تەقاعودن ئەچن لە بەردەمی دایرەیەکە ئەوەسن شەو و ڕۆژ لەوێ وەسن حتا لیان مردووە حتا تووشی هەزار جۆری کێشەی تەندروستی بوون
لەوێ ئەمرن ئەمە خۆی بێڕێزیە بە ئینسان یەک کەس نییە بێتە پێشەوە بڵێ کاکە بۆ نەوا نابێ کاکە بۆوە یعنی بێ چارەسەرێکی وەزعەکە بکە ئەسڵەن دەسەڵات هیچ گوێیەکی لەم هەموو سوکایەتی کە بە ئینسانەکرێ گوێی خۆی لێ خەواندووە و بۆیە کە ئەو قسەیە زۆر بێمانایە کە بەراوردی کوردستان بکرێ بە وڵاتانی تر وەکو وتم لە وڵاتانی تر ئەمە بە جەریمە حسابە بەس لە کوردستان بە جەریمە حساب ناکرێت بە تاوان حساب ناکرێت بێڕێزیکردن بە ئینسان وەکوتمەوە هەموو ژنە کوژرێ حسابی بۆ ناکرێت جا یان ئەو هەموو ژنە خۆی ئەسووتێنێ یا ناچار ئەکرێ بەوەی کە خۆی بسووتێنێ یا خۆی بکوژێ بەڵام کەس حسابی بۆ ناکرێت. وەک دو پرسیار ئەمە پرسم ئەتوانین چی بکەین خەڵکی دەتوانێت چی بکە بۆ ئەوەی کە کۆتایی بەم لەکەدارکردنی شخصیەتی مرۆڤ و دیاردەی سەرتاشین و سوکایەتیکردن بە مرۆڤ بێت. هەنگاوی یەکەم بە بڕوای من بۆ ئەم شتە ئەوەیە کە ئەبێ سیستەمی دادوەری بخرێتەوە جێگاو ڕێگەی خۆی لەژێر دەستی حیزب و مەسئول حیزبین و مەسئولی کۆمپانیاکان و ئەمانە بێنرێتە دەرەوە لە جێگەو ڕێگەی خۆی و ڕۆڵی خۆی ببینێ کە ئەمەش لە ئێستای کوردستانە بەڕاستی ئاسان نییە یعنی پێویستە کە فشارێکی زۆر بخرێتە سەر دەسەڵاتداران تاکو ئەمە بکەن چونکە ئەگەر یاسا لە شوێن و ڕێگەی خۆیان بێ حتما هەر کەسێک کە بێڕێزی بە ئینسان کە لێپرسینەوەی لێ بکای تر بێگومان ئەو شتە چارەسەرە بێ یان بەرەو کەم بوونەوە ڕوە بە بڕوای من ئەوەیە کابێ یاسا بگەڕێنرێتەوە بۆ شوێن ڕێگەی خۆی. جەمال شەریف چالاکوانی سیاسی زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ گوێگرانی پێشنگ تیڤی و دەستان خۆش بێت. زۆر سپاس. ئازیزان وچانێک دەدەین و لە پێشوازی یەکی ئایاردا زنجیرە بەرنامەکانمان بەردەوام دەبێت و پاشان وچانە کوردە لەگەڵ شاباس مەحموود دەربارەی یەکی ئایار قسە و باسمان دەبێت لەگەڵ ما بمێنەوە. باڵای بینەرانی عزیز بە درێژایی مانگی نیسان و لە پێشوازی یەکی ئایاردا زنجیرێ بەرنامەمان بووە وەک بەڵێنماندا هەتایەکی ئایار ئەم زنجیرە بەرنامانە بەردەوام دەبێت و ئەمڕۆژ شاباس مەحموود لە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار لە گەڵماندایە. شاباس مەحموود ئێوارت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەیەوە باژاو ڕێبنار دەستیەوە خۆش بۆ ئەم بەرنامانە کە ساسیەکەن. هەفتەی داهاتوو یەکی ئایارە لە کوردستاندا چ جۆرە چالاکیەک بۆ ئەم ڕۆژە بەڕێوەیە لانی کەم لە بازیانەوە بانگەواز کراوە بۆ بەشداریکردن لە مەراسیمێک. بەڵێ دیارە بڵاوکراوەی دەنگی کرێکار بە درێژایی 3 ساڵی تەمەنی کە پێی ناوەتە ساڵی چوارەمەوە لە ناو کرێکاران و بە دەوری هەڵسوڕاوانی کرێکاری و لە ناو ناڕزایەتی کرێکاریەکانە بوو. هەمیشە دەنگی کرێکار ویسوێتی کە بتوانێت کرێکاران لە دەوری یەک کۆبکاتەوە و لە دەستە و گروپ و دەستە ناڕزایەتەکانی خۆیان ڕێکخراوکەن. خۆشبەختانە ئایار یەم ساڵ کرێکاران لە سنووری بازیان وەکو ناوچەیەکی پیشەسازی لەسەر ئاستی عێراق کە گەورەترین ناوچەی پیشەسازیە لەسەر ئاستی عێراق کە زیاتر لە 18 کارگەی گەورە و زیاتر لە 100 کارگەی بچووک لەو سنوورە بوونیان هەیە هەڵسوڕاوانێکی کرێکاری کە دەوریان بۆ لە نەڕازایەتیەکانی دەوری پێشووی لە کۆمپانیا و کارگە گەورەکانی ئەو سنوورە و پێشڕە بوون لە بەشێک لە نەڕازایەتیەکانە بە هاوکاری و پشتیوانی بڵاوکراوەی دەنگی کرێکار ئەم ساڵ لە ڕۆژی یەکی ئایار لە دەربەنی بازیان بڕیارە چالاکیەکی سربەخۆی کرێکاری بە پشتیوانی بڵاوکراوەی دەنگی کرێکار ببرێ بەڕێوە کە بۆ خۆی ئەمە یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکی ئایار.
ئەم ساڵ دیارە فەرقیە لەگەڵ ساڵەکانی تر ساڵەکانی ترکە کەسایەتیەکان و ڕێکخراوەکان دەستیانە بر بۆ چالاکیەکانی ڕۆژی کرێکار لە کوردستانە بەڵام ئەم ساڵ هەڵسوڕانی کرێکاری خەمخۆرانی کرێکاران بە هاوکاری بڵاوکراوەکەی خۆیان بڵاوکراوەی دەنگی کرێکار کە دەنگی هەموو کرێکارانی کوردستانە بەبێ جیاوازی ئەم ساڵێکی هەر لە سنووری بازیان وەک ناوچەیەکی پیشەسازی گەورە ئەم چالاکیە بەڕێوە برێت. دیارە ئەمە هەنگاوێکی گەورە و جیاوازە. چاوەڕوانی ئێوە وەکو ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار چییە لە مەراسیمێکە لە بازیاندا بەڕێوە دەچێت؟ چاوەڕەکەن چی جۆرە مەراسیمێک لەوێ ئەنجام بدرێت؟ بە بڕای ئێمە یەکەمین تەجروبەیە کە کرێکاران و هەڵسوڕانی کرێکاری خۆیان دەستی بۆ بن. ئێمە پێێمە ئەمانەوێت کە باشترین جۆری مەراسیم بێ کە کرێکارانێک بتوانن خۆیان ڕۆژی خۆیان بناسن و ڕۆژی پیشاندانی داوا و خواستە کرێکاریەکان بێ ڕۆژی ناوتن ئێوان بێ بە زوڵم و ستەمێکە لە سەریان هەیە. ئێمە ئەمانەوێت چالاکیەکی مەزن و گەورە بێ بەڵام بە بڕای ئێمە چونکە یەکەمین تەجروبەیە نابێ گوێبین بە چەندایەتی ئەم چالاکیەکە کرێکاران دەستی بۆ بن. چۆنایەتیەکەی بەلای ئێمەوە گرنگیەکی ئەوتۆی هەیە کە زۆر لە مەراسیمێکی دەیان هەزار کەسی پێمان گرنگترە کە ئەگەر سەدان کرێکارێکی شکۆ بێتەوە چونکە یەکەمین تەجروبەی کرێکاران خۆیانە کە سربەخۆ کرێکاران و هەڵسوڕاوان و خەمخۆرانی کرێکاران دەزەبن بۆ مەراسیمەکانی ئایار و ڕۆژی ناوتنیانە بۆ زوڵم و ستەم و پێشێرکاریە کە لە بەرامبەریان ناکرێت. بە بۆچوونی ئێوە سەرەکی ترین خواستەکان گرنگترین بابەتەکان کە پێویستە لە ئایاری ئەم ساڵدا کرێکاران بیهێنە ئاراوە قسەی لەسەر کرێ وەکو خۆست بەرزێتەوە وەکو داواکاریان هەر جێگەیەکی تر سەرەکی ترین ئەم بابەتانە چین کە ئەهێنێت لە ئایاری ئەم ساڵدا بەرز بکرێنەوە؟ دیارە خواستەکانی کرێکاران ڕیزێکی زۆر و فراوانن بەڵام گرنگترینیان مەسەلەی کرێکارانێک کە لە کەتی تایبەت لە کۆمپانیاکان گرێبەستی کاتین بە هەمیشەییکردنی ئەم گرێبەستە کاتیانە یەکێکە لە خواستەکانی کرێکاران و قەدەغەکردنی لەسەر کاردەرکردن کە یەکێکە لە کێشە بنەڕەتەکانی ناوەندەکانی کار و کارگەکان و کۆمپانیاکان کە کرێکارانێک دەست بەرن بۆ داوا و خواست و پێویستیەکانی خۆیان یەکەمین هەڕەشەکە لیان نەکرێ هەڕەشەی لەسەر کاردەرکردنە. یعنی ئەو خواستانەی کە ساڵ زۆرترین و بەرجەستەترینیانن مەسەلەی بە هەمیشەییکردنی گرێبەسەکان قەدەغەکردنی لەسەر کاردەرکردن ئازادی ڕێکخراوبوون و گرتبوونەوە و خۆپشاندانی کرێکاران ئەمانە لە خواستە سەرەکیەکانی ئایەری ئەم ساڵ. پەیامی ئێوە بۆ کرێکارانی کوردستان چییە؟ ئەوە لە بازیان کرێکاران خۆیان وەکو ئاماژت پێدا یەکەم تەجروبێ خۆیان ئایار ئەنجام ئەدەن بەڵام بۆ باقی کرێکارانی تری کوردستان پەیامی ئێوە وەکو ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار بۆ کرێکارانی کوردستاندا یەکی ئایاری ئەم ساڵدا چییە؟ پەیامی ئێمەوەیە کە کرێکاران خۆیان لە هەر شوێنەکانی کاری خۆیان لە ناوەندەکان لە کارگەکان لە شوێنی ئەو کار و ژیانی خۆیان کرێکاران بتوانن خۆیان ڕێکخراوکەن لە دەوری یەک بن لە هەر شوێنێک بۆیان نەکرێ یەک یا ڕۆژی جیانی کرێکارە بەم شێوەی کە لە سنووری بازیان هەڵسوڕانی کرێکاری دەستی بۆ بن لە هەر شوێنێ بە شێوازی گونجاو بە ئیمکاناتی گونجاوی بەردەستی خۆیان بە هەر شێوازێ بۆیان نەکرێ ناڕەزایەتی و گرتبوونەوەکانی خۆیان ڕێک بخەن بە هەر شێوازێکە لەوەی لە شوێنێک بتوانن بە شێوەی مەراسیم بێ لە شوێنێ بتوانن ڕێپێوان و گرتبوونەوە و کار ڕاگرتن بێ لە بەعزێ شوێن تەنها پیرۆزباییکردنی یەک یار و لە دەوری یەکبوون بێت. پێمان گرنگە کرێکاران خۆیان دەست بەرن بۆم تەجروبانە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار بە درێژایی کارکردنمان لە نێو کرێکاراندا هەمیشە ویستومانەکە کرێکاران خۆیان پشت بە خۆیان پشت بە تواناکانی خۆیان بە خۆڕێخستنی خۆیان بە لە دەوری یەکبوونی خۆیان بتوانن خواستەکانیان بەسەر خاوەنکار و کۆمپانیا و دەسەڵاتە بسەپێنن. خۆپشاندانەکانی دەورەی پێشوو کە ناڕزایەتیانەی دەورەی پێشوو کە کرێکاران هیان بووە نمونەی کارگەی گرین لە سنووری بازیان کە کرێکاران 3 ڕۆژ دەستیاندایە مانگرتن و کارکردنیان ڕاگرت خۆ ڕیزێک خواستیان هەبوو لە بەرامبەر خاوەنکار و کارگەکەدا
بە سەرکەوتنی ئەوان کە توانیان چەند خاڵێک لە داواکانیان جێبەجێ بکەن نمونەیەکی سەرکەوتووە لەوەی کە کرێکاران خۆیان ێنە مەیدان. ومێدەکەین لە هەموو ناوچەکانی کوردستان لە هەموو شار و شارۆچکەکان و لە قەزا و ناحیەکان کرێکاران بە شێوەی مناسب بەو شێوەی کە خۆیان بۆیان نەگونجێ و لە توانایی خۆیانە هەیە دەست بەرن بۆ چالاکی سەربەخۆ کرێکاریەکە. بڵاوکراوەی دەنگی کرێکار لە هەر شوێنێک کرێکارانێک بیانەوێت لە دەوری یەک بن، دەستە دروستکەن، لە دەوری یەک خۆیان ڕێخن، لە دەوری یەک بتوانن دەست بەرن بۆ چالاکیەکان، لە دەوری یەک بن بۆ بەرەو پێشبردن و خۆڕێخستنیان لە دەوری ڕێکخراوی خۆیان دروستکەن. بڵاوکراوەی دەنگی کرێکار هەمیشە پشتیوانیانە لە سەنگەرێکدایە کە سەنگەری کرێکارانی کوردستانە بەبێ جیاوازی لە هەر شوێنێکی کوردستان بێ بڵاوکراوەی دەنگی کرێکار کۆمەگەکا بە ڕێخستن و لە دەوری یەکبوونی کرێکارە. ئەگەر قسەیەک ما بێ لە پێێن بە یەکی ئایارەوە بە گرنگی بزانن وەک دووە پەیامتان لێرەدا ئاماژەی پێ بدەن فەرمون بە کورتی. من لێرەوە بانگەوازەکەم بۆەوەی کە کرێکاران هەڵسوڕاوانی کرێکاری خەمخۆرانی کرێکاران ئەو ڕێکخراوە کرێکاری و لایەنانەی کە خۆیان بە خەمخۆری کرێکاران نەزانن لە هەر شوێنێک کە کرێکاران دەزەبن بۆ چالاکی سربەخۆی کرێکاری بۆ نمونامی کە ڕۆژی یەکی مانگ بڕیارە کاژمێر 3.5 لە قەزای بازیان لە نزیک مینۆمنتی بەردەقارەمان کرێکاران چالاکی بکەن هاوکاری و چالاکیانە بن، پشتیوانیان بن، بە هەر شێوازێ بۆیان نەکرێت پشتیوانی ئەم چالاکیانە بکەن بۆی کرێکاران بتوانن لە بزوتنەوەیەکی ناوتن بە زوو مستەمێکە لە سەریانەیە بێنە مەیدان. ومێ دەکەین لە هەر شوێنە کرێکاران بەم جۆرە بوون ئێمە و هەموو ئەوسوڕانی کرێکاری لە دەوریان بین، پشتیوانیان بین، لە سەنگەری پشتیوانیکردنیان بین. شاباس مەحموود لە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادەوە. سپاس بۆ تۆ ژاوڕێ بنەر، سپاس بۆ دەرفەتەکەتان. زۆر سپاس. ئازیزان وچانێکی بچووک دەدەین و پاشان بابەتەکەمان سەبارەت بە یادی ئەنفال و کاردانەوەی کەسوکاری قوربانیان لە بەرامبەریدا لەگەڵ سیروان ئەمین ئەنجام دەدەین. وچانێک و دێنەوەلات. مەڵێ بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش قسە و باسێک دەکەین سەبارەت بەو کاردانەوانەی کە کەسوکاری قوربانیانی ئەلفەتکراوەکان لە بەرامبەر ئەو یادکردنەوانەی کە لە ساڵانی ڕابردوودا دەسەڵاتداران ئەنجامی دەدەن و چ جۆرە کاردانەوەیشیان هەبووە بۆچی هەیان بووە. بۆ بەشداریکردن ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و بەڵام میوانی ئەمڕۆمان بۆ ئەم بابەتە سیروان ئەمینە. سیروان ئەمین ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوە باش زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە و سپاس بۆ بینەرانی پێشەنگ تیڤی. ئێوە خۆتان یەکێکن لەو کەسوکارانی کە یەکێکن لەوانەی کە کەسوکارتان قوربانی بووە لە شاڵاوی ئەنفالدا. پێتان خۆش بێت لەسەر ئەنفال قسەی بکەن، بەڵام بۆ من گرنگە ببیستم کە هۆکاری ئەوە چییە لە ماوەی ڕابردوودا کاتێک کە یادی ئەنفال دەکرێتەوە نوێنەری دەسەڵات لەوێ ئامادەیە ئێوێ قسە بکات، خەڵکی کاردانەوەیان بەرامبەری دەبێت، ناڕەزایەتیان بەرامبەر دەبێت وە زۆرێک لەو دیمەنانەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بۆتەوە شایەتین. پێم خۆشە سەرنج و تێبینی ئێوە لەمبارەوە بیستن. کاکسیروان دەنگتان خراپیەت ئەگەر ئەزیەت بکێشن ڕەنگە لە بەرنامەکە بچنە دەرەوە و بێنەوە ئەو بتوانینەوە کێشەی حەلکەین. تا ئەو کاتە بینەرانی ئازیز دەتوانین تەماشای کورتە ڕێپۆرتێک بکەین لەوەی کە یادی شوراکان بۆچی گرنگە و بۆچی لە ماوەی ڕابردوودا
هێندە یادی شوراکان کراوەتە و گرنگی ئەمە لەمە چییە؟ راپۆرتێکی کورت لەم بارەوە ببینن تاوەکو ئەو کێشە تەکنیکە لەگەڵ سیروان ئەمیندا چارەسەر دەکەین. ئەگەر مەیلەکەی بۆ دەسەڵات بووە هێزەکەی بۆ دەسەڵات بووە وە کۆمیسەکانیش بۆ ڕۆحێتە شوراکان لەگەڵ ڕاپەڕینە جەماوەرەکەی 1991 لە کوردستان و دەرکردنی هێزەکانی حکومەتی بەعەس چەپ و کۆمەنیستەکان بۆ وەڵامدانەوە بە بۆشایی دەسەڵات دەستیان برد بۆ پێکهێنانی شوراکان. لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان شوراکان پێکهاتن و نمونەیەکیان لە دەسەڵاتدارێتی جەماوەر بۆ ماوەی 22 ڕۆژ نیشاندا کە بە هاتنەوەی هێزەکانی گاردی کۆماری عێراق و ئاوارەیەکە و ڕێکەوتنی دواتری بەرەی کوردستانی لەگەڵ حکومەتی بەعەس کۆتایی بە تەمەنی شوراکانیش هات. لە ماوەی ڕابردوودا و لە یادی شوراکاندا چەندین کۆڕ و سیمینار ئەنجام دراوە و ئەم یادە کراوەتەوە و لایەنە بەهێزەکانی تاوتێ کراوە وەک ئەلتەرناتیڤێک بۆ دەسەڵاتی داهاتووی کوردستان نیشان دراوە. ئێمەش لە پێشەنگ تێڤێ لە 22 مارسدا بەرنامەی تایبەتمان لەسەر ئەم بابەتە لەگەڵ نووری بەشیر ئەنجامدا. مەسەلەی شوراکان بۆ یەکەمین جار بوو هێزی جەماوەر پێبنێتە مەیدانەوە و دەسەڵاتی خۆی نیشان با لە دەرەوەی دەسەڵات و ئایدۆلۆژی و سیاسەتی حیزبەکانی کوردایەتی. هەر لە مانگی مارسدا لە هۆڵی رادیۆ پێشەنگ لە سلێمانی لەسەر شوراکان 2 سیمیناری جیاواز ئەنجام دران بۆ خەسرەوسایە و عوسمانی حاجی معرف. لەسەر گرنگی و بایەخدان بەم باسە لە ئێستادا عوسمانی حاجی معرف لە لێدوانێکدا بۆ پێشەنگ تێڤێ گوتی شوراکان مەسەلەیەکی گرنگە بۆ مانایی کە لە ساڵی 1991 ئەو هەلومەرجە سیاسی کە ڕاپەڕینی خەڵکی کوردستانی یا ویا خۆشانی جەماوەری بوو ئەو خۆشانە جەماوەریان لە هەلومەرجەکە بوو کە شەڕی کەندا و داگیرکردنی ئەمریکا بۆ عێراق و ئاڵگۆڕێکی جدی بوو لەو هەلومەرجەدا کە ئەحزابی سیاسی ناسیۆنالیستی کوردی عموماً فرسەتێ بوو کە بهێنن چۆن کۆنتڕۆلی کوردستان کەن. بەڵام لە هەمان کاتە ڕاپەڕینێکی جەماوەری بەرفراوان هاتە مەیدانەوە و لەو ڕاپەڕینەیە ئەتوانین بڵێن ئەگەر مەسەلەیەک جێگەی یادکردنەوە بێ جێگای جدێتی دەخالەت و دەوری خەڵک بێ جێگەی هاتنە مەیدانی خەڵک بێ ئەوەی کە کۆمنیستەکانی ئەو سەردەما بە هەموو ئەفرادەکانی و ڕێکخراوەکانیەوە هەوڵیاننا لەوەی کە ڕێڕەوی ئەو مێژووە ڕێڕەوی ئەو ڕاپەڕینە ڕێڕەوی ئەو خۆشانە جەماوەریە گۆڕن بە ئاراستەیە کە هاتنە مەیدانی خەڵک ببێتە مایەی دەسەڵاتی خەڵک دەخالەتی خەڵک وجودی خەڵک لە ئیدارەکردنی دەسەڵاتی سیاسیدا یاخو بڵین بەمانایە دەور و دەخالەتی خەڵک و دەسەڵاتی سیاسیدا. ئەمە واقعەتی نمونەیەکی تایبەت بوو لە مێژووی ئەو کات ساڵی 1991 کە خەڵکی کوردستان یاخو کۆمونیستەکان هاو کات بەیەکەوە بووی کە ئەم هەلومەرجە سیاسیە بگۆڕن بە ئاخارێ بۆ دەخالەتی خەڵک. بەڵاوی کە ئەمە بە ئەنجام نەگەی سەر نەکە و مەسەلەیەکی ترە. اینجا لە هەمان کاتەوەی کە ئەم گرنگی دانا ئەگەڕێتە بۆی کە ئەحزابی ناسیۆنالیستی کورد بە ئاشکرا ئەبینین یاخو هەتا جۆرێک معلومە کە بە هەموو جۆرە ئەیانێ ئەو مێژووە ئەو حرەکەتی زودنەوە شورایە بسڕنەوە باسی نەکرد. ئەگەر بۆیان بکرێ لە مێژووە بتوانن بیسڕنەوە بۆ هەوڵەدەن ئەو بکەن. سەرنج بن بە هیچ جۆرێک ئەحزابی ناسیۆنالیست باسی شوراکان ناکە باسی دەور و دەسەڵاتی خۆیان ئیمکاناتی خۆیان مەساوی کەڵی ئەو ڕۆژانەی ئەمڕۆیان خەڵقان بە هەموو ئاسار و کارەساتێکە خۆخانیان و دەوریان جێراوە ئەگە بۆیان کرێ هەوڵەدەن ئەو مێژوە بسڕنەوە. بۆیە بۆ ئێمە پێویستە هەموو ساڵێ هەموو کاتێ لە هەمان کاتە بۆی کە جارێککە بۆ دووبارەکردنەوەی ڕێکخراوکردنی زیاتری شوراکان هاتنە مەیدان و دەور دەخالەتی خەڵک دەسەڵاتی سیاسیە ڕێڕەوێکە کە ئەبێ هەمیشە بیدینە بێت. ئەوەی کە ئەم ئەحزابی ناسیۆنالیست و ئەحزابی بۆرژوازی بەگشتی ئەیانوێت دەور و دەخالەتی خەڵک بۆ شەگیرکەن دەسەڵاتێکە سەر و خەڵکی بێ دەسەڵاتێکە کۆنتڕۆلی خەڵکە دەسەڵاتێکە ئامانجەکەی معلومە خەڵکی سەرمایە و پاراستی سەرمایە و باسکردنی شوراکان خۆ ئامادەکردن بۆ شوراکان خۆ ئامادەکردن بۆ ڕاپەڕینی خەڵک هەمیشە پێویستەکە لە ڕێکخراوبوونی خەڵکە لە دەور و دەخالەتی خەڵکە لە ئامادەبوونی خەڵکە مەسەلەیەکی جدیە. هەر بۆ مانایش پێویستە هەمیشە باسی بکەین هەمیشە ئامادەیکەین هەمیشە ڕۆشنیکەینەوە و هەمیشە مەسەلەیەکی جدی بێت لە هەموو خۆشان و ڕاپەڕینێکی جەماوەری و هاتنە مەیدانی خەڵکدا. شایانی باسە کە لەسەر مێژووی شوراکان و
کار و سیاست و چالاکی و ڕووداوەکانی ئەو سەردەما کتێبێک لە ئامادەکردنی مزەفەری محەممەدی و ڕێنوار جەبار لە چاپ دراوە. بەجیا لە گێڕانەوەی مێژوەکە تێیدا بەشێک لە هەڵسوراوانی شوراکان لە زاری خۆیانەوە باس لە ڕووداوەکانی ئەو کاتە و جێگە و ڕێگەی شوراکان دەکەن. گرنگی و پێویستی شوراکان وەک شێوەیەک لە دەسەڵات لە بەرنامەکانی داهاتووی پێشنگ تێڤێ تاوتوێ دەکرێت. بەڵێ بینەرانی عزیزەوە ڕێپۆرتاژێکی کورد بوو سەبارەت بە گرنگی یادکردنەوەی شوراکان لە ماوەی ڕابردوودا. پێم وا بێتوانی ومانە سەرکەوتوو بین بەسەر ئەو گرفتە تەکنیکی کە هەمان بوو ساتێک بەر لە ئێستا لەگەڵ سیروان ئەمیندا و ئێستا پەیوەندەکەمان دووبارە بەر قەرارە. سیروان ئەمین گوێت لە دەنگی من هەیە؟ بەڵێ گوێم لەتانە. زۆر باشە. پرسیارەکەم ئەوە بوو کە ئەگەر قسەیەک ئێوە خۆتان وەکو ئەوەی کە کەس و کارتان ئەنفال کراوە یەکێکن لە کەس و کاری قوربانیانی ئەلفان کراوان، ئەگەر قسێک لەسەر ئەنفال بەگشتی هەتان بێتوە بە دیاریکراویش لەسەر ئەم دیاردەیە کە ئێستا کەس و کاری قوربانیانی ئەنفال ڕێگە نادەن بە ئاسانی دەسەڵاتدارانی کوردستان یادی ئەنفال بکەنەوە یاخود ئەو جۆرە کاردانەوانیان ئەبێت لە بەرامبەریدا کە بینی ومانە. زۆر سوپاس، دووبارە سوپاسانەکەمە داوا لێبوردنەکەم ئەو هۆکارە تەکنیکیە بەرنامەکەی پێبڕین. حەزەکەم تاریفی ئەنفال بکەم. جارێ ئەنفال چییە، معناکەی چییە لە بەڕووی معناوە. ئەنفال بە عەرەبی بە پێی معجەمی عەرەبی کە قاموسێکی گەورەی عەرەبەکان اعتمادی پێکەن، ئەنفال یعنی دەستکەوت، غەنیمەی شەڕ، تاڵان. ئەمە لە قورئانی هاتووە، ئاەتێکەیە بڵێن سوورەتێکەیە بە 75 ئاەتەیە، یەکێکە لە سوورەتە هەرە گرنگەکانی قورئان کە باس لە تاڵانی ئەو شتانەکە. و ئەم سوورەتە لە بەرچی هاتووە؟ هۆکاری دابەزینەکەوەیە کە کات خۆی کە لە شەڕی بەدر و ئەوانەیە ئیسلامەکان لە شەڕەکانیان لە غەزەواتەکانیانە دەستکەوتیان بەرەکەوت، هەر کەسە چەنی بتوانایە ئەی برد، یعنی ئەوە نەبوو حەدێکە بێ. ئەم ئاەتە هات وتی دەستکەوت و تاڵانەکان بەم شکلەدا بەشکرێ. ئەوەی لە کوردستانیش کرا تقریبا هەمان کۆپی ئەو عەقڵەی کۆنی ئیسلامی بوو کە غەزەواتیانە کرد. چکەم حکومەت لە کردنی ئەنفالە ئەو کەسانەی کە ئەنفالیان ئەنجامدا، وەکو بڵێن سەرباز، وەکو بڵێن ئەفسەر، وەکو جاش، مستەشارەکان، هەرچیان دەست کاوتەیە بۆ خۆیان ئەیان برد. ئەمە وای کرد یعنی زۆرێک لەو شڕەخۆر و ئەو خەڵکانەی کە نەفس نزموانن بکەونە دوای قەرارەتەکانی سەدام حوسێن و حکومەتی عێراقی و عەلی حەسەن مەجید و تەواوی گوندەکانی کوردستان ئەنفال بکەن. بۆ مەسەلەی ئەوەی کە بۆچی دەسەڵاتدارانی کوردستان ڕێگە نادەن خەڵک یادی ئەنفال بکاتەوە، معلومە لەوەتەی کێشەی ئەنفال هەیە. دەسەڵاتدارانی کوردستان ئەم بە پێی بەرژەوەندی خۆیان، بە پێی ئەوەی چەنێ کورسەکانیان ئەپارێزێ ئەم قەزێ بەکارێنن، هەر جارێ بزانن دەستکەوتێکیانەیە دەچنە پاڵی مۆنەمێتی بۆکەن و خۆپشاندان و ڕادیۆ تەلەڤیزیۆنە خکار، هەر کاتێ بزانن بە قازانجیان نییە، لەگەڵ بەغا بینیان ناخۆشە، لە بین فلانە وڵات، لە بین فلانە فیسارە وڵات بینیان ناخۆشە، ئیتر دەسەکەنە سەرکوت و وانە نەبادا خەڵک بێتە بازار و خۆپشاندان دروست بێت و بەغا عاجز بێ، نازان ئەنقەرە عاجز بێت، تارەر عاجز بێ. بە کورتی و بە کوردی دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەنفال تەنها بە قازانجی خۆیان بەکارهێنن. بەڵام لە زۆرێک لەو یادکردنەوانەدا کەسانێک کە وەکو نوێنەری دەسەڵات هاتوون قسە بکەن، خەڵکی ڕێگریان لێکردووە لەوەی کە نوێنەری دەسەڵات دەرکەوێت، چوون بۆ نەمایکەکانیان فڕێداوە، ناڕەزاتیان دەربڕیوە بەرامبەر بە نوێنەری دەسەڵات لە یادکردنەوەی زۆر کەس لە کەسوکاری قوربانیانی ئەنفالکراوە ناڕەزایەتیان دەربڕیوە لە یادکردنەوەی ئەنفالدا، کاتێک کە ئەم قەزەی ئەنفالە بۆ دەسەڵاتداران کەیسێکی مهم بووە. ئەمێ ئەوە پرسم بۆچی لە یادی ئەنفالدا کەسوکارانی قوربانیانی ئەنفالکراوەکان لەم یادانەدا دەکەنە جێگەیەک بۆ ناڕەزاتی دەربڕین بەرامبەر بە دەسەڵاتدارانی کوردستان؟ ئەمەیان دیوێکی بابەتەکەی ترە، ئەمە نەکەرم ساڵانی تریش و پار و پێرا لە چەمسەماڵ مەسئولی حکومەتیان ڕاونا یان لە بێتە ناو خەڵکەوە. ئەوان ئەڵێن حکومەتی
کوردستان وەکەوەی من باسم کرد تەنها ئەنفالی بۆ قازانجی خۆیەتی مەسەڵەن تەنها ئەو کاتانەی ئەوێ نزیکی انتخاباتە نزیکی یادی ئەنفالە یانێ خەڵقمان کۆکردنەوە دیێن بە ڕەمزی ئەوەی خۆیان ئەنوێ ئەوەیان مەسەن خۆیان ئەنوێت چی تیا بڵێن خەڵک ئازار و ئەندێشەی خەڵکی ئەنفال لای خەڵکی ئەنفالە حکومەتی کوردستان حکومەتی هەرێم تەنها لەو کاتانە مەسەلەن ئەو کاتانەی کە بیانوێ قازانجە خەڵکن ئەو کاتانەی بیانوێ جمهور کۆبکەنەوە دەنگ کۆبکەنەوە یعنی چی مەسەلەن لە 11 مانگدا خەڵکی ئەنفال لە بیرەکەن مەسەلەن ئەوانەی کە دەرچووی قوتابخانەکانن دەرچووی کۆلیجەکانن تەعینە ناکەن لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی ئاو کارەبا و هەنست ئەگەر ڕووی سەیری شوێنەکانی ئەنفال کە وەک ئۆردگای شۆڕش لە چەمچەماڵ و ئۆردگای سموت یان ڕزگاری لە گەرمیان لە لای سموت و کفری ئەوانە سەیرەکەی وەزعی ئەنفال فقط لەسەر لە زاری حکومەتەوە لە جەریدەکانیان لەو کاتانەی کە پێویستیان پێێتی بەڵام کە دێتە سەرباسی ئەوانە هەڵبەتە خەڵکی ئەنفال ئەمانە ئەزانن و باش ئەم حساباتانە کردووە وەر کاتێک دەسەڵات بێوێ بە ناوی ئەوانەوە یان مەسوولێک ئەنێرێ یان بەرپرسێک ئەنێرێ و بێوێ لە ناو حیزبەکان لەسەر ئەمە ڕکابەری بکەن و کاتە خەڵکە تەقێتەوە بەڕوویانە و وەک چۆن لە چەند سەماڵ ساڵی پار و پێرا ڕوویدا هەروەها ئەمساڵ لە هەڵەبجەشتیانە لە یادی هەڵەبجە بکەنەوە خەڵکەوە فێر بووە پێی ناخۆشە نوێنەری دەسەڵاتێک کە دەسەڵاتی ئەمان نییە کە نوێنەری ئەمان نییە بێت بە ناوی ئەمانەوە قسە بکات و لاف و گەزافی درۆ لێ بدات ئێمە تا ئێستش ئەوە بۆ 5-6 ساڵە چێ کۆمەڵێک لە ڕووفاتی ئەنفال تا ئێستا لە بەغایە حکومەتی هەرێم بەقەت نەوتەکەی بەقەت پەرلەمانەکەی بەقەت نوێنەرەکانی بەغای بەقەت ئەو پارانەی کە بۆیان دێ گرنگ نییە تا بڕۆن خەمی ئەمە بخۆن لە دنیاە وڵاتێک نییە ڕووفاتی 4,000 کەس 5,000 کەسی لە شوێنێکە کەوت بێت لە بەغا بەسەری بکاتەوە ئەگەر حکومەت ڕاستەکات ئەبێ بڕۆ ئەمانە بکات ئەبێ بڕۆ بیان ناسێتەوە لە ڕێ DNA-ەوە ئێمە تا ئێستا کەسوکارەکانمان بێ گۆڕستانن شوێنیان نییە یەک دوو گۆڕستانەیە لەکێک لە چەند سماڵێکێک لە ڕزگاری تەنها کێلن کەس نازانێت ئەم نازانم کەسوکارەکەم قبلیان لەکوێیە گڵکوکیان لەکوێیە کامش قبلیان نیە تا ئێستا مە نازانین چییە دەسەڵات ئەگەر دەتوانێت بەم کاران بکانەک بڕۆ لە ڕیادی ئەنفالە مەسوولێکی گەندەڵ بنێرە لەوێ بە ناوی مۆ قسە بکات ئەوە ئازارمەنەدات بەڕاستی و حتمما نایڵن قسە بکات لە شوێنەکە شوێنی ئەو نییە هەر لە پەیوەند بە یادی ئەنفالەوە پێم وابێ ساڵی 2008 یان 2009 بوو لە بالیستان یادی ئەنفال کرایەوە لەوێدا مەسعود بەرزانی وتەیەکی پێشکەش کرد دەقی وتەکەی سەرەتای وتەکەی بەمە بوو کە کارەساتی ئەنفال کارەساتێکی گەورە بوو بەڵام دەستکەوتەکەشی بۆ سەرخستنی دۆسیەی کورد دەستکەوتێکی گەورە بوو هەرچەنە بەسەر ئەم وتەیەدا 13-14 ساڵ تێپەڕیوە بەڵام ئێوە وەکو یەکێک لە کەسوکاری قوربانیانی ئەنفال چ جۆرە تێڕوانین و لێکدانەوەیەکتان بۆ ئەم جۆرە وتانە هەیە کە ئەنفال بە جۆرێک بە دەستکەوت لێکەداتەوە ئەمە قسەی مەسعود بەرزانیە و جەلال تاڵبانی بە پێی قسەکانی نەوشیران مستەفا لە شوێنە ئەڵێ خۆزگەر لە جاتی هەڵەبجێ 2 هەڵەبجەمانە بۆیە 3 هەڵەبجەمانە بۆیە دەسەڵاتی کوردی بەس بە دوای دەستکەوت و قازان چۆن بە دوای ئەوە نیمزان خەڵک چۆن بیرەکاتەوە چی قوربانی داوە چی لێکەوتەی هەبووە چی تاسیراتی درێژخایەنی هەبووە مەسعود بەرزانی لەگەڵ جەلال تاڵبانیە لە ساڵی 1991 کە ئەمریکا عێراقی دایکرد و شەڕی خەلیجوانە دروست بوو کە چوونە بەغا بۆ مەفاوەزات خەڵک وا تێگەیشت بوو یەکەم کێشەیەک کە مەسعود بەرزانی مانگێک لە بەغا بوو لەگەڵ سەدام حوسێن و حکومەتی عێراقیە باسێکات مەوزوعی ئەنفالە ئێمە خۆمان پێمان وابوو یعنی ئەنێ خەڵکی تر وای تەسەورێک کە فعلەمانە یعنی ڕابەری کوردن حتا بەنەوە ناسیۆنالیستەکەیشی ئۆکەی مشکلێنە بەڵامانە خەمی خەڵک خۆن لە بنەماڵەکە خۆیان 8,000 کەس مەسعود بەرزانی ئەنفال کراوە بڵێن لە داما و فەقیرەکانیان هەروەها لای ئێمە نزیکەی 200,000 کەس بەڵام کە مەسعود بەرزانی هاتەوە و لەگەڵ جەلال تاڵبانیە بە نوێرە چوو بوون و نوێنەریان چوو ماوەی 2-3 مانگی پێچوو ئەمانە لەوێ هیچ یەک زەڕە یەک وشە باسی مۆزوعی ئەنفالە نەکردبوو
يعني من پێم سەیرە مەسەلەن ئێستا چۆن ڕوویان دێت لە یادی ئەنفالا کەسێکە نێرن مەسئولێکە نێرن یان لە باسێکە لە شوێنێکە باسی واکەن کە ئەوان خاوەنی ئەنفالن ئەوان قەزای ئەنفال قەزای ئەوانە لەکوێیان تۆ لەگەڵ دوژمنەکەت یەکەم جاکەدانشی 200,000 کەس لێون بووە نازانی لەکوێ بێسەر شوێن کراون ئەو کاتە خەڵک زانی ماون یعنی تەنها 3 ساڵ بوو دوای ئەنفال ئەو کاتەنە باسییان نەکرد مەسعود بەرزانی ئێستاکە چۆن دێ باسە مۆزوعاکات یعنی بە چ ڕوویەکەوەڵێ ئەنفال کارەساتێکی گەورەیە ئەوە توانێت بەس بە دەستکەوتێکی گەورەیە چکەم ئەوان فقط دەسەڵاتی دەستکەوتن دەسەڵاتی ئەوە نین بزانن خەڵک معاناتی چییە ئەنفال چییە کیماباران چییە هەڵەبجە چییە. لەم بەیرەدا پێم خۆشە پرسیاری بینەرێک بێن بەسەر شاشە و ئاراستەی ئێوەی بکەم دەڵێت کە زۆرێک لە خەڵکی کوردستان حیزبە کوردیەکان بە یەکێک لە هۆکارەکانی ئەنفال دەزانن ڕای هاوڕە سیروان لەم بارەیەوە چییە؟ من هاوڕام دەستی ئەو بینەرە خۆش بێت من ناو ئەنفالشیەوە لە کاتی ئەنفالە یعنی من زۆر باگاهانە ئەمزانی ئەنفال خەریکە پرۆسەیەکە بەڕێوە چێوانە ئەنفال لەکوێ دەست پێ کرد سیاسەتی حکوومەتی بەعز ئەوە بوو کە بەر جۆرێک بێت بنبڕی چەکداری کە لە کوردستان ئەمە سیاسەتێکی شۆڤینانەی حزب بەعز بوو بەڵام بۆ ئەمە پێویستی بە هاوکاریە بوو پێویستی بە بیانی هەبوو لە شەڕی عێراق ئێرانە حیزبەکانی کوردایەتی و بەتایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ عێراق لە مفاوەزاتێکدا کە لە ساڵی 84 بۆ 86 بەردەوام بوو قەرار بۆ ڕێبکەون و جەلال تاڵەبانی وەکو جاران بچێتەوە لای حکومەت و شتێکی بەنێ مەسەن کۆمەڵێک چەکدار و هەنێ منطقە ئەوانە لە بەرامبەردا وازە چەکداری بێن و بکەونە گیان حیزبەکانی تر ئەوان ئەویان کرد لە پێش ئەوەی مەفاوەزات دەست پێ بکات لە شوعەکانیاندا شوعەکانە قەڵاچۆ کرد لە پشتاشان لیان کوشتن لیان بەدیلگرتن هەروەها بڵێن لە حیزبەکانی تریان داوەک حسک و نازانە پاسۆک و ئەو شتانە و دواتراتن لەگەڵ حکومەت عێراقا دانیشتن بەڵام ڕێک نەکەوتن لەو ڕێککەوتنەیە جەلال تاڵەبانی بەداخەوانە وەک بەڵگە لە بەردەست نییە بەڵام ئێمە کاتانە خۆمان ئەمازانی کە سوکارمان ناوی کێتی بوون ئەوانە هاتنەچوون هەڕەشەوەی کردو کە ئەگەر بێت و حکومەت عێراق لەگەڵ یەکێتی ڕێک نەکەوێت ئەوەی کێتی ئامادەیە حکومەتی ئێران بێنێتە سەر سلێمانی بێنێتە سەر هەڵەبجە و بێن سەر کەرکووک لەوێ سەدام حوسێن پێڵێ ئەگەر ئەم کارە بکەی ئەوە من هەموو کوردستان وێرانەکەم لە دوای مەفاوەزات بە فعلی ئێمە کە خەڵکی گەرمیانین هێزەکانی ئێران بێجگە لە هەڵەبجە هاتنە کفری و چوون لە کەرکووک و لەسەر لە بیری کەرکووکیاندا و ژنێکی خزمی ئەمە لە کفری مرد لەو شەڕانەیە و چەکداری ئێرانی پازدار بە جەنازە دەستی حکومەت کەوت حکومەت 100% بۆی دەرکەوت کە ئەمە هێزی ئێرانی پازداری ئێرانی هاتوونە سەر شەریکەنەوەتی کەرکووک هاتنە سەر کفری لە ڕەبەیاندا شەڕ بووە لەگەڵ پێشمەرگەی کێتیە بێجگەلەوەی یەکێتی یارمەتی حیزب ئیسلامیەکانی کرد ئەمانە هەمووی خەڵکی منطقەیەمە ئەیزانن من خۆم ئەیزانم زۆرێک لە ناوەکان لە بەرمە کە چێ کردوێتی وە چۆن کراوە وە چی بووە حکومەت ئەمەی بە هەڵ قۆستەوە یعنی لە بەیانوویەکی واگەڕا تۆ لە شەڕبی لەگەڵ وڵاتێکی ئێران یعنی لە شەڕێکی زۆر 8 ساڵە حیزبێک لە حیزبێک عێراقی بڕۆ یارمەتی ئێران بکات پاسدار بێنێت ئەوە فرسەتێکی زۆر باش بۆ حیزب بەعز بیانوویەکی زۆر باش بوو بۆیە حکومەتی بەعز لە ساڵی 1987 وتی ئەو کەسانەی کە لەژێر دەستی یەکێتین لەژێر دەستی مخەڕبین ئەو کاتایوت بێنەوە بۆ عێراق خۆیان ناونووز بکەن لە حسایە بەشداری بن ئێمە هیچیان لێ ناکەن ئەوانەی نەیەنەوە ئێمە وەکو ئێرانی لە قەڵەمیان نەدەین بەداخەوە خەڵکێکی زۆر ئەیانویست بێنەوە خۆیان ناونووز بکەن لەبەر مناڵیان لەبەر وەزعیان خەڵک ئامادە نەبوو تەنانە زۆرێک لەوانەی کە تورکمان بوون کە عەرەب بوون هەربیان کرد لە عەسکەری یەکێتی نیشتمانی کوردستان و پێشمەرگەکانی ئەوان ڕێیان نەدا کەس بێتەوە بۆ عێراق کەس بێتەوە خۆی ناونووز بکات خۆی عێراقی بناسێنێ و دوای مانگێک لەو بەسمە بەداخەوە حکومەت ترجمێکی سەرتاسەری دەست پێ کرد قیادەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هەمویان هەڵاتن قیادەی حیزبەکان هەمویان ڕۆیشتن چوونە ئێران کۆمەڵی پێشمەرگە و مەفارزی کەمکەم مایەوە بەداخەوە هەنش
هەموو لەگەڵ ئەنفالە تیاچوون لە منطقەی ئێمە بە زۆری خەڵک ینی بەدەگمەن ئەگەر لە دیەکەمێ بڵێ دوو کەس کەس دەرچووە لە دیەکی کەسێ دەرچووە کەس دەرنەچوو هەموو ئەنفال بوون و من بەشێکی گەورەی خەمە سەر حیزبەکانی ناسیۆنالیستی کوردایەتی بۆ بەتایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان. زۆر بەداخەوە بۆ بیستنی ئەم ڕووداوە دڵتەزێنانە و زۆر سپاس بۆ دابەشکردنی ئەم زانیاریە گرنگانەکە تۆمار بکرێن. بەداخەوە جارێکتر بۆ ئەم گێڕانەوە و هێنانەوەی ئەم مێژووە دڵتەزێنە. بەڵام وەکو دواپرسیارێک گەر ئاراستەی ئێوەی بکەم یاخود پەیامی ئێوە بۆ کەسوکاری تری قوربانیانی ئەنفال لە ئێستادا لە 35 ساڵیادی ئەنفالدا چییە؟ بەڕای من خەڵکی ئەنفال ئەبێ ڕێکخراوێکی خۆیان هەبێت، ڕێکخراوێکی سەربەخۆ، ڕێکخراوێک کە بتوانێ ویست و داخوازیەکانی ئەمان جێبەجێ بکات. ئێمە کێشەیەکی گەورەمانەیە، هیچی لە هۆڵۆکۆستی یەهودیەکان کەمتر نییە. 200,000 ئینسان، 200,000 ژن و مناڵ و گەنج و پیر، ینی کەیسێکی عالەمیە، کەیسێکە ئەتوانی هەموو دەبێن سەری ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە تا ئێستا ئەم قەزەیە بە هەند وەرناگرێ بەوەی نازانێت کە قازان جتیاکات. ئەگینا ئەو قەزەیە ئێمە قەزەیەکە زۆر ینی تا بڵێ گەورەیە، کەسێکی زۆر عالەمیە، خەڵکێک بێتاوان. من ئێمە لە خێزانەکەمانە مناڵی 1 ساڵە، مناڵی 2 ساڵە، مناڵی 3 ساڵە، ژن پیاوی بەتەمەن هەموو کوژراون، هەموو زیندە بە چاڵ کراون. ینی ئەمە کەیسێکە بێ کەیسێک بێت وەکو کەیسی نازانم وەکو کەیسی ڕەشپرستەکان، وەکو کەیسی یەهودیەکان. بەڵام ئێمە بەداخەوە تا ئێستا حکوومەتێک نێنەرایەتماکە لەبەرەوە باسوینی شتەوەیکە ڕێکخراوێکی سەربەخۆ، ڕێکخراوێکمانەیە تەقریبەن ڕێکخراوێکە هەڵەبجە ئەنفال. بەڵام ئەویش لەو ئاستە نییە کە بتوانێ لە ئاستی داواکانی ئێمە بێت، لە ئاستی ویست و ئەوانەی کە ئەنفال چی وەکو قەرەبووکردنەوەی مەسەلەن لە ڕووی نەفسیەوە، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی ئەوەی کە حتما بدرێت بە بنەماڵانە ئاساواری ئەنفال کەم بکرێتەوە لە سەریان، قەزەیە بێت حتا وەکو کورد، وەکو جوغرافیا خەڵکی کوردستان استفادەی لێ بکات. جارێکی تر ئەمە دووبارە نەبێت، ئیش بۆ بکەی کە ئەمە دووبارە نەبێتەوە. تایمە تا ئێستا ئێران بە نوعی تر دووبارەی کاتەوە، تورکیا بە نوعی تر ئەم مەوزوع دووبارە کاتەوە، حەشدی شعبی بە نوعی تر ئامادەیە دووبارەی بکاتەوە. ینی لە سووریا هەمان شت بەتەمان ئێستا ئەو تەجروبەی لە سووریا هەیە، ینی لە ناوی بدەن. ینی ئەمان هەموو ئەنفال لە ڕێگان گرنگترین کارێک ئەوەیە کە بکرێت ئەبێ ڕێگە بگیرێتەوەی کە ئەم کارە دووبارە بێتەوە. ئەم جینۆسایدە، ئەم قەتڵ عامە جارێکی تر نەکرد لە ناوچەکەی ئێمەیە. ئەگەر نەم بدەی من یەک پارتە کورتە شعرێکی بچووکمەیە لە کۆتاییە پێشکەشەکەم بە ئێوە و تەلەڤیزیۆنەکەی ئێوە و بینەرانی ئێوە و کەسوکاری ئەنفال. زۆر سپاس، فەرموو. ڕقی پیرۆز چەنێ گەرمیان بەردی هەیە، چەنێ گەرمیان ئاخ و داخ و دەردی هەیە، چەنێ خوێنم دەبێتە ئاو کە ژیانی ئەنفال بوویە دێنمە پێشراو، چەنێ خوێنم دەبێتە ئاو کە ژیانی ئەنفال بوویە دێنمە پێشراو. 100 تەوەندە ڕقی پیرۆز دەڕشێتە هەردوو چاومەوە کە بەرپرسێکی بەدفەساڵ دەبێتە نوێنەری من و فرمێسکێکی تیمسا هاوی ئەزیێتە چاو. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئەو شێعرە و زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا. بە هیوای کۆکردنەوەی هێز بۆ ئێوە و سەرجەم کەسوکاری تری قوربانیانی ئەنفال. سپاس بە ئێوە و سپاس بۆ بینەرانتان و ڕێز و سڵامێ و دەستان خۆش. ئازیزان، پێش ئەوەی کۆتایی بە بەرنامەکانی ئەم هەفتەیە بێنین، پێمان خۆشە کە ڕێپۆرتاژێکی تری کورد سەبارەت بە دیاردەی بێکاری چییە و بۆچی هەیە لەم بارەیەوە فەرموون ڕێپۆرتاژێکی کورد ببین و پاش دیتنی ئەم ڕێپۆرتاژە بەرنامەکانی ئەم هەفتەیەمان کۆتایی دێت و تا هەفتەی ئایندە بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموودایە. سەرنجی پێشنگ. بێکاری ئاماژەیە بە دۆخێک کە تێیدا کەسێکی گەورە ساڵ و ئامادە بەکار دەستی ناگات بەکارێکی گونجاو.
ئەو هۆکارە سەرەکیانەی بە شێوەیەکی گشتی ئاماژەی پێدەکرێن بریتین لە دۆخی ئابووری و هەڵاوسان، پێشکەوتنی تەکنەلۆجیا و جێگاگرتنەوەی کاری مرۆڤەکان، مایە پوچبوونی کۆمپانیاکان و هۆکارە تایبەتیەکانی کەسێتی وەکو باری تەندروستی. بێکاری بە مانای نەبوونی داهاتی ماگانە دێت و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و گوزەرانی کەسەکە و خێزان و دەوروپشتی هەیە. هەروەها دەکرێت سترێس و قەلەقی و کێشەی تەندروستی دەرونی و کۆمەڵایەتی بەدوای خۆی دابهێنێت، بەجیا لە هەژاری، دوور نییە لە خراپترین حاڵەتدا بگاتە بێخانەولانەیش. هەروەها زۆرجار بێکاری درێژخایەن بۆ تەمایەی بیرچوونەوەی شارەزایی کەسی ئامادە بەکار. ساڵانە وڵاتان ڕێژەی بێکاری ڕادەگەیەنن. بۆ نمونە لە وڵاتانی یەکێتی ئەوروپا ڕێژەی بێکاری پتر 6% کەسانی ئامادە بەکارن و لە عێراق لە 14.2 لە هەندێک وڵاتانی ئەفریقی وەک بوتسوانا و لێسۆتۆ 1/4 کەسانی ئامادە بەکار بێکارن. هەڵبەت مرج نییە لە هەموو وڵاتان ئامارەکان دەقیق بن. لە زۆر وڵاتدا بیمەی بێکاری بۆ کەسانی بێکار هەیە کە بەشێک لە پێداویستیە سەرەتاییەکانی ژیانیان دابیت دەکات. بەڵام دۆخ و گوزەرانی بێکاران زۆر لە خواردترە بە بەراورد بەوانەی ماگانە موچە وەردەگرن. لە کوردستان لەم جۆرە بیمانە بۆ بێکاران نییە. بەڵام بۆچی لە دنیای ئەمڕۆدا دیاردەیەک هەیە بە ناوی بێکاری؟ بۆچی لە کوردستان بیمەی بێکاری نادرێتە کرێکاران؟ ئیبراهیم حوسێن وەڵامی ئەم پرسیارانەی سەرنجی پێشەنگ دەداتەوە. بێکاری دیاردەیەکی زاتی و دانەبراوی کۆمەڵگەی بۆژواییە. سەرمایه‌داری لە هەر سەردەمێکدا لە هەر کۆمەڵگایەکدا تەنانەت لە سەردەمەکانی ڕەونەق و گەشەی ئابوورشدا ناتوانێت ببوونی سوپایەکی گەورەی بێکاران، جێشێکی گەورەی ئینسانی بێکار لە چینی کرێکار ئیدارە بکە و لەسەر پێی خۆی ڕابوەستە. ئەمە ئەو میکانیزمەیە کە ڕێگا ئەدات کە ئەو ئاستی سوودەی کە سەرمایە پێویستی پێێتی دانە بەزێتە خوار ئەو ئاستەی کە سەرمایە لە هەر دەورەیەکە و لە هەر سەردەمێکدا پێویستی پێێتی. و لەلایەکی تریشەوە میکانیزمێکی کارایە بۆ ئەوەی کە ئاستی ژیانی چینی کرێکار کرێ و بژێوی چینی کرێکار لەو ئاستەدا ڕابگرێت کە ڕێگا ئەدات سەرمایە دەستی بەو سوودە ڕابگات کە پێویستی پێێتی لە چەوسانەوەی چینی کرێکار بەدەستی بێنێت، لە چەوسانەوەی هێزی کاری کرێکاری کرێگرتە بەدەستی بێنێت. وە لەلایەکی تریشەوە شارێکی گەورەیە میکانیزمێکە بۆ ناچارکردنی چینی کرێکار بە ئاستی هەرە نزمی ممکن لە هەر سەردەمێکدا دیارە بەپێی ئەو ستانداردانەی کە لە هەر کۆمەڵگایەکە و لە هەر سەردەمێکدا خەباتی چینایەتی وای کردووە کە ببن بە ستانداردی ممکنی ژیانی چینی کرێکار لە هەر سەردەمێکدا. بە کورتی ئەمە دەتوانین بڵێن بنەما و منطقێکە کە لە پشتی بوونی بێکاریەوەیە. لایەکی تری پرسیارەکە باسی ئەوە ئەکات کە بۆچی لە کوردستان بیمەی بێکاری نادرێت. بە سادەی لەبەر ئەوەی ئەگەر بێت و چینی دەسەڵاتداری ئەمڕۆی کوردستان بۆ ژوازی دەسەڵاتداری ئەمڕۆی کوردستان کۆمپانیەکان قەرار بێ بیمەی بێکاری بدەن، قەرار بێ بیمە ڕیفاهیەکان بدەن، قەرار بێ بیمە تەندروستیەکان بدەن، قەرار بێت هاوڵاتیانی کوردستان لەو سانداردانە لەو مافانە بەهرەمەند بن. ئەو کاتە بێگومانە ببیر لەوە بکەنەوە کە بیرێک لە حاڵی ئەو دام و دەستگای سەرکوت و زیندان و دام و دەستگا پان و پۆڕە میدیاییە بکەنەوە کە ملیاردەها دینار و دۆلاری تێدا سەرف دەکەن ساڵانە و مانگانە. ئەبێ بیر لەوە بکەنەوە کە بودجەی ئەمانە ببڕن ئەو ئیمکانات و داهاتەی کە سەرفی دەکەن بۆ ڕاگررتنی ئەو حاکمیەت و دەسەڵاتە چینایەتی خۆیان سەرف بکەن بۆ خزمەتگوزاریەکانی ژیانی هاوڵاتیانی کوردستان، بۆ بیمەی بێکاری، بۆ بیمەی تەندروستی، بۆ بیمە ڕیفاهیە جۆرا و جۆرەکان. و ئەمە کارێکە بەپەی منطق لەگەڵ بەرژەوەندی چینایەتی ئەواندا ناگونجێت. بۆیە بەبێ خەباتێکی جددی چینایەتی
ڕادیکاڵی چینی کرێکار و بێبەشانی کۆمەلگا زەحمەتە بتوانین تەسەوری ئەوە بکەین کە کوردستانێکمان دەدێ کە تێیدا بیمەی بێکاری هەیە کە تیایدا بیمە دەرمانی و تەندروستیەکان وەکو مافی ئاسایی بۆ هاوڵاتیان دابین کراوە بەبێ ئەم خەباتە چینایەتیە ڕادیکاڵە بەبێ ئەم ڕێکخراوە کرێکاری و جەماوەریە ڕادیکاڵانە کە بتوانن ئەم بۆڕازیەی ئەمڕۆی کوردستان حاکمیەتی چینایەتی ئەمڕۆی کوردستان تەسلیم بە وەها هەلومەرجێک بکات هیچێک لەوانە قابلی ئەوە نییە لە چوارچەوەی دەسەڵاتی چینایەتی ئەمڕۆی یەکێتی و پارتی و بۆرژوازی خۆوڵاتی کوردایەتی بتوانێت لە ژیانی کۆمەلگای کوردستان و هاوڵاتیانی کۆمەلگای کوردستانە مانایەک پەیدا بکات. لە هەموو دنیا شەروا بووە ئەگەر لە دنیادا بیمەی بێکاری هەیە ئەگەر لە دنیادا ئاستێکی دیاریکراو لە ئاسایش و ئارامی و ئاستێکی دیاریکراو لە مافانە گۆڕاون بە قانونی هەندێک لە کۆمەلگاکانی دنیای ئەمڕۆ تەنیا بە خەباتێکی ڕادیکاڵی گەورە و عەدالەتخوازی چینی کرێکار و چەپی و چەپ و کۆمۆنیزم و تەنانەت بە شۆڕشی گەورە و هاتنە مەیدانی زۆر گەورە بەدەست هاتوون و گۆڕاون بە یاسا. لە هیچ شوێنێکە لیبرالیزم خۆ بەخۆ نهاتوە ئەو مافانە وەکو مافی سروشتی و ئاسایی چینی کرێکار و چینی بێبەشەکان تەنانەت لە جەرگەی تەمەدونی ڕۆژئاوادا ڕابگەێنێ بە پێچەوانەوە خەباتی زۆری چینی کرێکاری لە پشتە خەباتی چەندینەوە لە چینی کرێکار و ڕابەرانی ڕادیکاڵ و ئاعترازاتی گەورەی ڕادیکاڵ و شۆڕشی گەورەی لە پشتە و بۆیە بێگومان دابینبوونی هەر مافێک لە کوردستان لەوانش مافی بیمەی بێکاری پەیوەندی بە ئەم خەباتە چینایەتیەوە هەیە بە لە مەیداندابوونی ڕێکخراوی چینی کرێکار و جەماوەری چینە بێبەشەکان هەیە بۆ فەڕستکردنی ژیانێکی باشتر بۆ بەدیهێنانی هاوسەنگی هێزێکی باشتر بە قازانجی ژیان و ئاسایشی جەماوەری چینە بێبەشەکان و جەماوەری چینی کرێکار و تەواوی کۆمەلگای کوردستان. ئەمە ئەو ڕێگایە کە تا ئێستا تاریخی واقعی مێژووی واقعی پێمان ئەڵێ کە دەتوانێت ئازادیەکی زۆرتر بێنێ ڕیفاهەیەکی زۆرتر فەڕستکە ئاسایشێکی زۆرتر بکە بگۆڕێ بە یاسا. ئەمە هەر ئێستا وەکو دەیبینین بەڕادەیەکی دیاریکراو لە دەستوری خەباتی جەماوەری چینی کرێکار و چینە بێبەشەکاندایە سەر و سەدای ئەو جۆرە بزوتنەوەیانە بزوتنەوە کرێکاری ڕادیکاڵانە خەریکە لە ئێران و لە کوردستان و عێراقیش بە دەرەجەیەک سەردەردێن و هیوادارین کە ئەم خەباتە بتوانێت بەربگرێت و بتوانێت ئەو بزوتنەوە ئەو ڕێکخراوە کرێکاریانە ئەو ڕابەرە کرێکاریانە ئەو نەوە ڕادیکاڵە عەدالەت خوازە بێنێتە دەرکە بتوانێت لە مەودایەکی کورتی مێژوویدا هاوسەنگی هێز بگۆڕێ تا بکرێت بتوانین کوردستانێکی ئارام و ژیانێکی باشتر و ئازادتر لە کوردستانە بە چاوی خۆمان ببینین.